لە چوارچێوەی ئەو چالاکیانی کە سەنتەری ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کەلتوری لە ناو و دەرەوەی کوردستاندا ئەنجامیان دەدات بە مەبەستی ئامادەکاری بۆ ڕێخستنی شەوێک بۆ دیاربەکر لە ڕانیە و شەوێک بۆ ڕانیە لە ئامەد پێشوازی کرا لە وەفدێکی شارەوانی دیاربەکر کە سەردانی ڕانیەیان کرد بوو. ماوەی ڕابردوو شاندێکی سەنتەرەکەمان نردە وڵاتی تورکیا لە نزیکەوە سەردانی شاری ئامەدی کرد لەگە سەرۆکایەتی شارەوانی دیاربەکر کۆبوونەوەیەکی ئەنجامدا تێیدا داخوازیەکی سەنتەرەکەمان بەرزکراوەتەوە بۆیان کە دەمانهەوێت شەوێک بۆ دیاربەکر دایکی شارەکانی کوردستان لە ڕانیە ئەنجام بدەین و لە بەرامبەری ئەویشدا شەوێک بۆ ڕانیە لە دیاربەکر ئەنجام دەدرێت. خۆشبەختانە ئەمڕۆ شاندێکی دیاربەکر بە سەرۆکایەتی جێگری سەرۆکی شارەوانی دیاربەکر و وەفدێکی یاوەری سەردانی شارەکەمانیان کرد و ئێستا لە ئۆفیسی سەنتەری ڕایەڵ بە یاوەری بەرپرسانی ئیداری ناوچەکە گفتوگۆمان کرد لەسەر ئەم پرۆگرامەی کە پەیوەندی بە ئەنجامدانی چالاکیەکەوەی هەیە کە لە بەرنامەماندا لە سەرەتاکانی مانگی 6 ئەم چالاکیە کەلتوریە ئەنجام بدەین. لە ئامادەکاری ئەو شەوە کەلتوری و فەرهەنگیانەشدا کە لە بارگەی سەنتەری ڕایەڵ ئەنجامدرا سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕین و قایمخامی خەزای ڕانیە و بەڕێوەبەری ناحیەکانی سنوورەکە و سەرۆکی شارەوانی ڕانیە و سەرۆکی زانکۆی ڕاپەڕین و لێپرسراوی سەنتەری ڕایەڵ و ئەندامانی سەنتەر ئامادەی بوون و سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕین هەموو هەماهەنگی و ئامادەکاریەکی ئیدارەی سنوورەکەیانی بۆ بەڕێوەبردنی شەوی دیاربەکر لە ڕانیە نیشاندا. زۆر بەخۆشیەوە ئەمڕۆ پێشوازیمان لە وەفدی شارەوانی ئامەد بە سەرۆکاتی کاک محەڕم و وەفدی شاندی یاوەری کرد. دیارە ئەو پەیوەندیانە بۆ ئێمە گرنگی خۆی هەیە بە تایبەتی بۆ شاری ڕانیە شاری دەواازەی ڕاپەڕین بۆی کە پەیوەندیەکی کەلتوری دروست بکەین لە بینی شاری خۆشەویستی ئامەد کە شاری دیێرینی کوردستانە و وا بکەین کە هەست بە هیچ غەریبیەک نەکەین لە بینی پارچەکانی کوردستان بۆی کە لە یەکدا بڕاینەوە ئێمە دەبێ هەموو ئەو بربەستانە بشکەین بۆی کە دووبارەیەک بگرینەوە. منیت هەیە کو meha şeşan deh an 12 meha şeşan da li dera em şevekî Amedê li dar bixin divê şevê da şanoyek me heye şanoyekî zor mezin gewre ye müzikaleke bi Kurdî em dixwazin vê dera nîşan bidin her wiha li gel wê pêşengehek wêneyên Diyarbekir fotoğrafên Diyarbekir li vê dera Amedê li vê dera ve bikin û her wisa germahî têkilî di navbera me û bajarê Ranya da çêbe her wiha em dixwazin payîzê meha payîzê bajar şeveke Ranya li Diyarbekir saz bikin. سەنتەری ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کەلتوری ماوەی 2 ساڵە بنکەی سەرەکی لە ڕانیەدا مەزراوە تا ئێستا پەیوەندی دەستە خوشکیان لەگەڵ شاری دۆلۆدی ئەمریکا و چەند شوێنێکی دیکە بۆ ئاڵوگۆڕی کەلتوری دروست کردووە و چەندین چالاکی جۆراوجۆری کەلتوریان لە دەرەوە و ناوەی کوردستان ئەنجام داوە. سادی محەممەد کەناڵی ڕاپەڕین ڕانیە.